بینەرانی پۆدکاستی ڕۆح دووبارە سڵاوی خواتان لێبێ لە پۆدکاستێکی دیکەی ڕۆحدا لەگەڵ میوانێکی دیکەی نێزیک لە ڕۆح لەگەڵتانێ. میوانی پۆدکاستەکەی ئەمجارەمان زانا و مامۆستا دکتۆر بەشیر حەداد لەگەڵمان دەبێتن. دکتۆر بەخێر بێ. زۆر سوپاس، ئێوەش بەخێر بێن. زۆر سپاس. ئێمە لە مزگەوتەکەی جەنابتانی جا ئێمە بەخێر بێنیان ئێوە بەخێر بێن بۆ بەرنامەکەمان. هەردووکمان بەخێر بێن بۆ ماڵی خوا. ئەوە لە هەمووی درسترە. دکتۆر ئێمە لە پۆدکاستی ڕۆحدا هەر جارێک کۆمەڵێک بابەت باز دەکەین، بەتایبەتیش ئەو بابەتانەی کە پەیوەندی بە ڕۆحەکانمانەوە هەیە. دکتۆر بۆ پێویستە عیبادەتی خوا بکەین؟ بەڵێ کە مرۆڤ خوای ناسی کە ڕێگەی خوای گرتە بەر خوای دۆزیەوە، ئینجا توانای ئەو خوایە، ئینجا گەورەی ئەو خوایە بۆی بە دەردەکەوێ کە گەورەی و توانا و قودرەتی خوای گەورەی بۆ بە دەرکەوت، ئینجا دەزانێت کە ئەم خوایە شایانی پەرستشە، شایانی ئەوەیە کە ئەو ڕێزەی لێبجێرێ وەکو پەرستن و پەرستنی خوای گەورەش بە دوو شێوە دەبێت. يعني علماء دابشان كدو دا فرمون توحيدي ربوبية هي وتوحيدي ألوهية هي واتا تو كخواد ناسي كخواد بيك ناسي تاك خوايك أميك تو دا تبي بوي بشي أما لدو لاك أو يكتا برستي بو إثبات دكي يكتا برستي شي ربوبية واتا پروردگاريتي أم خوايا هم پروردگارا وهم پرستراوە، واتە هەم ڕەب و هەم ئیلاه. لە زۆر ئاياتان خوای گەورە دەفەرمێ ربكم الله الذي ربكم الحمد لله رب العالمين. لێرە ڕەب بەکارهێناوە. لە چەند ئاياتێکی دیکە دەفەرمێ وإلهكم إله واحد لا إله إلا هو. إله بەکاردێنێ. فرق لما بين رب ولما بين إله ئەوەیە ڕەب واتە پەروەردگار، واتە بەدیهێنانی ئەو بوونەوەرەی کە تۆ لە ناویدا دەژی، کە دەورو بەرتە، کە خۆتی، کە ئەو ڕزق و ڕۆزی کە دەداتێ، واتە ئەو خوایە هەموو پێداویستەکانی تۆ جێبەجێ دەکا بۆتی دابین کردووە، هەم لە ژیان، هەم لە هەناسە، هەم لە دنیا، هەم لە ئاو، هەم لە دەوروبەر، هەم لە خۆراک، هەم لە هەموو شتێک کەواتە مادەم ئەو هەموو نیعمەتە، ئەو هەموو شتەی کە من هەمە لە دەوروبەرمدا هەیە، ئەو خوایە خاوەنیەتی، ئەو خوایە ئەساس و سەرچاوی بەدیهێنانیەتی کە ئەوەم زانی کە ڕبوبیەتەکەم تەواو بوو، ئینجا شایانی ئەوە دەبێت کە ئەو خوایە بکەمە ئیلاه، واتە بیپەرستم. کەواتە ئەسڵی پەرستنەکە، ئەسڵی ئیلاهەکە ڕبوبیەتە. ئەگەر کەسێک ڕبوبیەتەکەی تەواو نەبێ، ئیلوهیەتەکەشی تەواو نابێ. و کەسێک ئەگەر ڕبوبیەتەکەی تا ئێوارە تەواو بێ، بەڵام ئەم ڕبوبیەتە نەیگوازێتەوە بۆ ئولوهیەت، واتە ئەم پەروەردگە بڵێ ڕاستە خوا هەیە، دەزانم خوا هەیە و ئەو خوایە منی دروست کردووە، بەڵام ئەو خوایە نەپەرستێ، نەیکاتە پەرستراوێک و بیپەرستێ و عیبادەتی بکە و فەرمانەکانی جێبەجێ بکە، ئەمە ئەو کاتی دیسان کە مکڕیتیایە. واتە عیبادەت بە شێوەیەکی گشتی برێتێ لەو تەوحیدی کە هەردوو لا دەگرێتەوە، هەم تەوحیدی ڕبوبیەت و هەم تەوحیدی ئولوهیەت. لەبەر ئەوە خوای گەورە لە قورئانی پیرۆز باسی مشریکینی مەککە دەکا، باسی مشریکین دەکا. فەرمی ئەو مشریکانە بۆ مشریک بوون، بۆ لە پەرستنی خوا لایاندا. خوای گەورە دەفەرمێ وەلئین سەئەلتەهم من خەلەق السەماوات والأرض لەیەقولون الله. ئەگەر پێیان بڵێ باشە چێ زەوی و ئاسمانەکانی دروست کردووە، دەڵێن الله. دەزانن کە الله دروستی کردووە، دەزانن کە الله پەروەردگارە، ڕەبە، بەڵام دەچن بت دەپەرستن، سەنەم دەپەرستن، واتە الله ناپەرستن. ئەم پەروەردگاری ئەوان، ئەم ڕبوبیەتی ئەوانی نەگواستەوە بۆ ئولوهیەت، واتە ئەم خوایە، ئەم پەروەردگارە بپەرستن. جا زۆر باشە دکتۆر، لێرەوە پێم خۆشە لەسەر ئەوە بوەستیم. زۆر برادەرمان هەیە، ینی دەڵێت باوەڕم بەخوا هەیە،
بس باوەڕم بە عیبادەت ینی پێویست ناکات من نوێژ بکەم بە ڕۆژوو بم یان ئەو شتانە بکەم خوا گەورەوێ ئەکە تو لێ دەپرسی ئاخر چۆن دەزانی خوایەک هەیە ینی خۆ ئەگەر لە کتابی سەماوی نەبێتن خۆ لە هیچ شوێنێکی تر باسیەوە نەکرێت کە خوایەک هەیە مەگەر لە قورئان و لە ئینجیل و لە تەورات و لە ڕێی پێغەمبەرەکانەوە نەبێ چۆن ئەو بەڵانسە دەتوانین دروستکەین کە ئێمە کە خوامان ناسی تەرجمە بکەین بۆ ئەوەی کە یعنی وامان لێ بکات کە لەگەڵ خواناسینەکەش خوا بپەرێسین ئەوەی جەنابەت ئاماژەت پێدا دەڵێ خوا دەناسم بەڵێ بەڵام بە قسەی خوا ناکە عیبادەتی خوا ناکە بالضبط ئەمر و فەرمانەکانی خوا جێبەجێ ناکەم ئەمە دەتوانین بڵین بەشێک یان لەوە دەچن کە وەکو مشرکینی مەکە دەیانگۆ دەمە دەزانی خوای گەورە هەیە و دەزانی خوا ئاسمانی دروست کردووە بەڵام نایپەرستین و دەچین بتو سەنەمەکان دەپەرستین ئەم جۆرە کەسانە دەڵێن بەڵێ دەزانین خوا هەیە باوەڕمان بەخوا هەیە بەڵام ئیمانم بە نوێژ نییە ئیمانم بە عیبادەت نیە ئیمانم بە حیجاب نییە ئەمە بالضبط وەکو ئەوە وایە ناکرێ وابێ بەڕاستی ئینسان مەرج نییە خۆ ئیلا بتو سەنەم بپەرستێ هەتا مشرک بێ مشرک ئەوەیە کە تۆ بزانی خوا هەیە بەڵام بچی بە قسەی خەڵکی دیکە بکەی بە قسەی لایەکی دیکە بکەی بە قسەی هەوا و نەفسی خۆت بکەی ڕاستە ئێستا بتو سەنم نەماوە خەڵک بیپەرستێ بڵێن ئەوە سەرم دەپەرستێ مشریکە نا بەڵام خوایەکی دیکە ئەو بۆ خۆی کردوێتی خوا دەیپەرستی لە غەیری ئەڵڵا و ئاگاشی لێ نییە ئەو هەوا و نەفسەی خۆیەتی ئارەزووەکانی خۆیەتی دەزانی خوا هەیە بەڵام ئارەزووەکانی پێی دەڵێ نوێژ مەکە ئارەزووەکانی پێی دەڵێ خۆدامە پۆشە ئارەزووەکانی پێی دەڵێ ئەو حرامە بکە باشە بۆی خوای گەورەش دەفەرمێ ئەفەڕەئەیتە مەن اتەخەذ ئیلهەه هەواه یعنی هەوا و نەفس دەکرێت ببێتە ئیلاه دەبێتە خوا تۆ کە بە قسەی ئەوت کرد بە فەرمانی ئەوت کرد بە جۆرەی هەوا و نەفسی خۆت جوولایەوە کەواتە تۆ هەوا و نەفسی خۆت کردە خوا بەبێ ئەوەی نیەتشتەوە بەبێ ئەوەی بزانێ کەواتە ئەمە بەشێکە لە شرک ناکرێ ئەمە فلەبەر ئەمە قسەیەکی زۆر نامەنتقیە زۆر نالۆژیکیە بڵێ دەزانم خوا هەیە بەڵام بە قسەی ناکەم دەزانم خوا هەیە بەڵام ئیمانم بە نوێژەکە نییە هەر ئەو خوایە کە تۆ ئیمانت پێ هەیە و دەزانی هەیە هەر ئەو خوایە کە ئەو نوێژەی فەرز کردووە هەر ئەو خوایە کە ئەو سەرپۆشی ئافرەتی فەرز کردووە هەر ئەو خوایە کە پێ دەفەرمێ ئەو حرامە مەخۆ ئەو کارە خراپە مەکە ئەو قسە خراپە مەکە ئەمە ئەو تەناقوزە نابێ هەبێ ئەوە ئینفیسامی شخصیەتێکە ئەمە تەناقوزێکە لای هەندێک کەس بەڕاستی ئەمە نیشانەی ئەوەیە کە نەخۆشیەکە لە کەسایەتی ئەو مرۆڤە لە شخصیەتی ئەو مرۆڤە کەسایەتیەکە یان دەبی بڵێ من ئیمانم بەخوانیە یان معقول نییە بڵێ دەزانم خوا هەیە بەڵام ئیمانم بە فەرمانەکانی نییە یان بە بەشێک لە فەرمانەکانی نییە زۆر جار دکتۆر هەندێک کەس دەکەونە هەندێک حاڵەت بۆ نمونە ئاگان لە خۆ نامێنێت تو ئەو شانەکانی دەگیری تۆزێک ئەوەی دەکەی بەهۆش خۆ دێت ئێستا بەشێک لەو بینەرانەی چ بە سوتفە بێت یان بینەری پۆدکاستەکەمانن لەوانەیە لەو کەسانە بن کە بڕوان بەخۆ هەیە و شرکیان بۆ دروست بووە کە بە دوای هەوای نەفسی خوان کەوتون بەڵام ئاگان لێ نییە چۆن دەتوانین ئێستا ئەوە بگرین تۆزێک ینی ئەوە بەهژینین بڵێن ئاگادار بە تو ئێستا مشرکی لە بەرۆی کەلیمەی مشرک قسەیەکی یان وشەیەکی زۆر بچووک نییە ینی پێم وایە جەنابتان پێم خۆشە دواتر تەوزەیەک لەسەرەوە بدەن مشرکەکان عقوبەی چی دەبێت و چون ئەوەی دەکەین دەڵێ کاکە کە خوا دەناسی پێویستە بە قسەی بکەی و عیبادەتیشی بکەی ئەمە خۆ دەکرێت ئەو ئینسانانە ئەو مرۆڤانە بیرێک لە خۆیان بکەنەوە بیرێک لە خواپەرستەکەی یان لە خواناسینی خۆیان بکەنەوە بیرێک لەو ئیدعایە بکەنەوە کە دەڵێن ئێمە خوا دەناسین بەڵام لە هەمان کاتیشدا فەرمانەکانی خوا جێبەجێ ناکەن ئێمە گوتمان ئەگەر باوەڕی پێ نەبێ دەڵێ خوا هەیە بەڵام باوەڕم بەخوا هەیە بەڵام باوەڕم بە نوێژ نییە باوەڕم بە ڕۆژوو نییە ئیمانی ئەگەر ئیمانی بەوە نەبێ ئەو کاتەمە مشرێکە و کافریشە نەعوذ بالله کافر دەبێ ئەگەر ئیمانی بەوە نەبێ بەڵام
ئێمە حاڵەتێکی دیکەمان هەیە دەڵێ بەڵێ ئیمانم بە نوێژی هەیە ئیمانم بە ڕۆژێ دەزانم خوا فەرزی کردووە ئیمانم چۆن بەخوای ئیمانم بوانە هەیە دەزانم حیجاب فەرزە دەزانم نوێژ فەرزە دەزانم حرام خواردن ڕێ بە حرامە بەڵام ینی دەیکەم هەوا و نەفس پێی دەڵێ دەیکا ئەمە کە ئیمانی پێی هەبێ و نەیکا لەبەر تەمبەڵی یان لەبەر هەر شتێک بێ ئەمە زانایان دەفەرمون پێی کافر نابێ بەڵام پێی فاسق دەبێ فاسقی شي يعني درسوا لفرماني قوا يعني أويش ديسان قرابة أويش ديسان خرابة فلبر أو إنسان دبي أجاي لو بيه أجاي لو بيه كأمر رجاك أجر مشرك جنبه وأجر كافر جنبه أما رجاك لكوتايدا ديجينيتا أم مصيرة أم تشارة نساء فلبر أو إنسان مفروزة بقدرت وأنا أجاي لخوبه وبقدر ناسيني قوا دبي فرمانه كان يخوي جورا زيبت زيبكا لپاشان خوای گەورە بۆ داوا لە تۆ دەکا هەر فەرمانێکە خوای گەورە داوای کرد بێ بیکە و هەر قەدەغەیەکیش قەدەغەی کرد بێ کە مەیکە دەبێت دڵنیابی تۆ کە ئەمە لە بەرژەوەندی خۆتە خوای گەورە هیچ شتێکی داوا نەکردووە لێمان کە زیانی بۆ ئێمە هەبێ زیانی بۆ خۆمان بۆ لەشمان بۆ ژیانمان بۆ کۆمەڵگاکەمان هەبێ و هیچ شتێکی قەدەغە نەکردووە کە ئەم قەدەغە کراوە سوودی هەبێ بۆ خۆمان بۆیە هەندێک لە خوانەناسان لە مولحیدەکان ئەوانەی کە لە پاشان بوونە موسڵمان یەک لەوانە دەڵێ کە لێیان پرسید چی تۆی والێ کرد ببیە موسڵمان وتی من گەڕام هەموو ئاینەکانم خوێندەوە بۆ فەلسەفەی ئاینەکانیشم خوێندەوە لە ئیسلام تەماشام کرد کە قورئانم خوێندەوە و کووە تەماشای فەرموودەکانی پێغەمبەرم کرد صلی الله عليه وسلم بینیم هەر شتێک خوای گەورە فەرزی کردبێ ئللا ئەوە ئیسیفادەیەکی هەیە ئللا حکمەتێکی هەیە بەرژەوەندی هەیە یان بۆ خۆت یان بۆ کۆمەڵگاکەت هەر شتێکیش ئیسلام حرامی کردبێ ئللا زەرەری هەیە بۆ خۆت و بۆ کۆمەڵگاکەت فلەبەر ئەوە ئەمە باوەڕی تەواوم بۆ هێنا فئەمە دەبێ ئاگامان لەوە بێ هەر شتێک کە خوای گەورە فەرموویەتی بیکە ئەمە بۆ خۆتە بەرژەوەندی خۆتە و هەر شتێکیش دێ حرام کردبێ قەدەغا کردبێ ئەوە لەو مەسلحەتی خۆتە دوایە ئەمە بەو شێوەیە دەبێ خوا بناسین و خۆشویستنی خوا تۆ چەند خوا زیاتر بناسی ئەوەندە زیاتر خۆشت دەبێ و چەند زیاتر خۆشت بوێ ئەوەندە زیاتر بە قسەی دەکەی و فەرمانەکانی جێبەجێ دەکەی هەروە خوای گەورە دەفەرمێ قل إن كنتم تحبون الله فاتبعوني يحببكم الله ويغفر لكم ذنوبكم واتا أي پیغمبر صلى الله عليه وسلم پیان بڵێ بە خەڵکی بڵێ ئەگەر بەڕاستی ئێوە خواتان خۆش دەوێ وەکو ئیدعا دەکەن وەکو دەڵێن ئێمە خوا دەناسین و خوامان خۆش دەوێ فاتبعوني فەرمون نیشانەی خۆشویستنی ئێوە بۆ خوا ئەوەیە کە ئێوە شوێنکەوتەی خوا و شوێنکەوتەی من بن واتە شوێنکەوتەی سنەتی پێغەمبەر بن شوێنکەوتەی خوا بن ئەو جا خوا ئێوەی خۆش دەوێ جا لێرە دکتۆر باسی شوێنکەوتنت کرد پێش پۆدکاستەکەمە دەست بکەین باسی ئەوم کرد سا لەوانێ دووسێ نەوعام کەسمان هەبێتن کە عیبادەتی خوا دەکەن هەندێک کەس هەیە عیبادەتی خوا دەکات هەمیشە ئەوەی لە پێشچاوە ترس لە خوا و ئەمن باوەی نەچمە جەهەنەم ئەمن عیبادەتی خوا دەکەم هەیە دایم عیبادەتی خوا دەکات دەڵێتن بەشکم خوا ڕزقم پێ بدات دوور لە بەڵا بم دوور لە مەشاکل بم و ئیمانی بەوە هەیە کە ئەگەر عیبادەتی خوا بکات خوا یارمەتی دەدا و هەیەش عیبادەتی خوا دەکات دەڵێتن لەبەر ئەوەی ڕێک وەکو باس کرد بۆی خوام خۆش دەوێ بۆیە من عیبادەتی خوا دەکەم ئایا لەم سێ جوورە کەسەدا هیچ فەرقێکیان لە نێوانیان هەیە لە ئەنجامەکانیان بێگومان فەرق هەیە زۆر فەرق هەیە سان کە لە خواناسی لە ڕێگا بەرەو خوا چەند قۆناغێک هەیە قۆناغی یەکەم قۆناغی موسڵمان بوونە واتە تۆ کە زانیت ئەو ئاینە هەیە زانیت دین هەیە و تێگەیشتی قەناعەتت پێ هات دەبێ موسڵمانە دەبێ موسڵمانەتە تەسلیم بووی بۆ ئەمری خوا و ئەمری پێغەمبەر صلی الله علیه وسلم لە پاشان قۆناغی ئیمان هەیە ئەو جارە ئیمانی تەواو بە قەناعەتەوە بە قەناعەتی ڕاستەقینی ڕاستەقی خۆت تەواوە ئەو ڕێگایت گرتووە و فەرمانەکانی خوا جێبەجێ دەکەی
قۆناغی سەیەم قۆناغی ئیحسانە. ئیحسان واتە چاکەکاری. چاکەکاریش صفتەکەی چۆنە؟ دەڵێ ئەن تعبد الله كأنك تراه فإن لم تكن تراه فإنه يراك. لە قۆناغی سێیەم مرۆڤ وای لێدێ هەموو هەڵس و کەوتەکانی، هەموو حەرەکات و سەکەناتەکانی، هەموو گفت و وەکردەوەکانی بەو شێوەیە دەبێت کە ئەنەما خوا بەرامبەرەتی، خوا دەبینێ. من خوا دەبینم ئەوە تا ئەگەر خوا بەرامبەر بواە بدیت باە چۆن هەڵس و کەوتت دەکرد، چۆن ئاگار لە خۆ دەبوو لە قسە و لە کردەوەکانت ئاوە خوا دەپەرستن لە قۆناغی ئیحسان. وەکو ئەوە وایە کە خوا بەرامبەر بێ و بیبینی تۆ بکەیت. ئەگەر تۆ خوا نەبینی ئێستا بە چاوی خۆت دڵنیا بە خوا دەتبینێ. فإن لم تكن تراه فإنه يراك. دڵنیا بە کە ئەو تۆ دەبینێ ئێستا، کە مادەم تۆ دەبینی ئێستا. إنه سميع بصير، هەم گوێی لێتە و هەم چاوی لێتە. والله بصير بالعباد. ئاگادارە خوای گەورە ئاگاداری هەموو حەرەکاتێکمانە. جا ئینسان کە گەیشتە ئەو مەرحەلەیە کە بزانێ خوای گەورە ئاگای لەوە، خوای گەورە تەماشای دەکا، خوا دەتبینێ تۆ لە هەر حاڵەتێک دابێ، بە تەنهابی لەناو خەڵک دابی، لە شاری خۆت بی، لە شارێکی دیکەبی کە کەس ناسێ، لە شوێنێک بی کەسی لێنێ تەنها بۆ خۆتی، بزانە خوا هەیە، بزانە خوایەک هەیە. فلەبەر ئەوە وەکو دەجێڕنەوە لە یەکێک لە پیاو چاکەکان کە تەوبەیەک دەکات، تەوبەکەی ئەنجامی چ بووە؟ دەڵێ من کەسێک بووم دەوڵەمەند بووم، خزمێکی هەبووە، ئامۆزایەکی هەبوو، ئەو ئامۆزایە ئافرەت بووە، بێوەژم بووە یان کچ بووە، دەستکوت بووە. هاتی ئەو ئامۆزای ئافرەتە داوای لەو دەوڵەمەندە کردووە کە یارمەتی بدا. ئەویش بینی وێتی تەماحی تێچووە، تیتی وەڵا پارەکەت دەدەمێ و قەیناکە چت دەوێ بۆ دەکەم، بەڵام خۆتم تسمیل بکە، خۆت لەگەڵم بە، تی نایکەم، لە خواترسە ئافرەتای وتی نایکەم. جارێکی دیکە دیسان برسێتی و نەبوونی تێنی بۆ هیناوە، هاتووە گوتیتی قبولمە، بەس یارمەتیم بدە، چم لەگەڵ دەکەی بکە. تی باش دەچنە ژوورێکەوە، لە ژوورێک ئەلاساس ئەو کارە حرامە بکەن. ئافرەتەکە دەڵێ دەرگاکە باش داخە و پەنجەرەکان داخەتەوە و کەس نەمان بینێ. پیاوەکە دەڵێ خەمت نەبێ، دەرگام داخستووەتەوە و پەنجەرەکانیشن داخستووە. دەڵێ نا دەرگایەک ماوەدا نەخستووە. دەچ تەماشارەکە دەڵێ دەرگام داخستووە، پەنجەرەم داخستووە. نەماوە، دەڵێ با دەرگایەک ماوە، دەڵێ خە نەماوە تا هەمووی داخستووە. دەڵێ دەرگای خوا داخستووە، خوا نامان بینی ئێستا. کە ئەو قسەیە دەکا وەکو تەزووی کارەبا بەلەشی کابرادادێ، وەکەوەی جەنابەت گوتت بیهەژێنێ، ئەو هەژاندی و بەخۆ هاتەوە. تەواو تی ڕاست دەکەی خوا دەمان بینی ئێستا. ئەگەر هیچ کەسیش لێرە نیە غەیری من و تۆ، بەڵام خوا دەمان بینی. دەستی لێبەردا و هەر لەوێ تۆبەیەکی تەواوی کرد و پێویستەکانی ئافرەتەکەش جێبەجێ کرد. جا ئینسان بۆ لەو حاڵەتە کە گەیشتە ئەو حاڵەتە، ئەوە تا پێغەمبەر صلی الله علیه و سلم لە فەرمودەیەکی جا باس لەوە دەکا کە حەزەتی جبرائیل لێ دەپرسێ مەل ئیسلام، لە پاشە مەل ئیمان و مەل ئیحسان. ئەم سێ قۆناغەی بەرەو خواچوونە. جا ئینسان هەوڵ بدا لە قۆناغی یەکەم نەمێنێ بچێتە قۆناغی ئیمانی تەواو، لە قۆناغی دووەمیش هەوڵ بدا بچێتە قۆناغی پێش قۆناغی ئیحسانەوە. ئەمە ئەو قۆناغەیەکە لەبەر خۆشەویستی خوا دەپەرستی. خۆمانە ئەگنی ئینسانەمە ئەن هەمومان تەماحمان لە بەهەشتە، وەڵا بنیشێسە تەماحم لە بەهەشتە و داوا دەکەم خوای گەورە بمباتە بەهەشت لە بەهەشتیش فیردەوس، لە بەهەشتیش فیردەوسمان دەی. پێغەمبەر صلی الله علیه و سلم دەفەرمێ ئەگەر داوای بەهەشتان کرد، داوای قاتی سەرەوە بکەن. تەواو و وەڵای پێشم ناخۆشە خوا بمباتە ئاگری جەهەنەمەوە و داوا دەکەم، دوعا دەکەم، دەپاڕێمەوە خوا نەمبەیە ئاگری جەهەنەم، لە جەهەنەم دەترسێم و حەزیشم لە بەهەشتە. بەڵام ئەمە پێویستە تۆ یەکەم جار ئەو خوایە پەرستی لەبەرەوەی کە ئەو خوایە شایانی پەرسترا، تۆ کە ئەو خوایە ناسی شایانی پەرسترا. بۆیە وەکو دەجێڕنەوە ڕابیعی عەدەوی خوا لێ ڕازی بێ، یەک لەو ئافرەتانەیە کە بەرەو خوا هاتبوو، فەرموو یا لەیتە بەینی وەبەینەکە عامڕ
وبيني وبين العالمين خراب خۆزگە بینی من و تۆ چاک دەبوو با بینی من و هەموو خەڵک خراپ باە ئەوجا ئەو ئافرەتە دەفەرمێ واللهی من خوا ناپەرستم لەبەر ئەوەی بەهەشتی هەیە و خوا ناپەرستم لە ترسی ئەوەی کە دەمسووتێنێ بەڵکو دەیپەرستم لەبەر ئەوەی خوایەکە توانا و سیفەتەکانی شایانی ئەوەن کە من بیپەرستم ئەوەندە خوای ناسیوە ئەوەندە خوای خۆشویستووە بۆیە دەڵێم چەند خوا بناسی زیاتر ئەوەندە خوات خۆش دەوێ و چەند خوات خۆش دەوێ ئەوەندە زیاتر لەبەر شایانی ذاتی خوا دەپەرستی کە ئەو پەڕی قۆناغ و ڕێزی عیبادەتە ومێدەوارم هەمومان ئابە شەوەی بیر بکەینەوە و هەمووشمان ببینە بەندەیەک لە بەندەکانی خوا کە تۆ بەندەی معنای چی عەبد معنای چی عەبد واتە یعنی ئەو شتێک کە سەیدەکە داوای دەکات جێبەجێ بکەی ئێمەش عەبدی خواین ئێمە عەبدی خوا معبودە تەواو بۆیە پێویستە ژیانمان هەمووی لە پێناوی خوا بێ. زۆر باشە دکتۆر ئێمە کۆتایی بە بەش یەکەمی پۆدکاستەکەمان دێنین و دواتر بەرداوام دەبین لە سەر گفتوگۆیەکەماندا بینەرانی خۆشەویست کۆتایی بە بەشی یەکەمی پۆدکاستەکەمان دێنین لەژێر چاودێری خوا دەبێن.